بەڕێزان هونەرمەندان نووسەران ڕۆشنبیران ڕۆژنامەنووسان میوانە بەڕێزەکان بەخێر بێن بۆ مەراسیمی ڕێزلێنانی هونەرمەندی گەورە مامۆستا کەریم کاوان لەژێر ناونیشانی هونەر ناسنامەی گەلانە. ئێستاش دەقەی وەستان بۆ گیانی پاکی شەهیدانی ڕێبازی ڕزگاری کورد و کوردستان لە نێوەنیشتاندا شەقەی بەپێوە ڕاوەستین. بەڕەنگی زەرد و شێوەی دەستە و شمشاڵی کزا دەروێش حەزم کرد بەستەیەک بدیم سەراسەر حزوماتم بێ لە سیماتا بەدیم کرد هەیکەلی عمرێکی حەسەد کێش دەشێ بەختت هەمیشە ئاشیانی بولبولی خەم بێ لە بیتۆبن گەلێک زیاتر بە ڕۆحەم ئاشنای وەڵڵا دەئی دەروێش سکاڵایەک لەگەڵ ڕۆحی کلۆڵم کە بە دڵنیاییەوە هونەر بەخشەکی خوداییە و یاخۆ ڕاستتر محیبەتێکی یەزدانیە کە بە هەندێک مرۆڤ دراوە و بێگومان هەموو ئەم کەم و زیادە بەسراوە بە ڕۆشنبیری هونەرمەندەکەوە. هونەرمەند ئەوە تا مامۆستای گەورەی مۆزیک و گۆرانی مەزهەری خالقی دەڵێ هەموو شتێک چێژ لە هونەرەکەی دەبینێ، جیاوازی نییە سینەماکارێک یان وێنە کێشێک بێت یان بەڕێزان ئێستاش لەلایەن گروپی مۆزیکی شەهید کاوانەوە چەند مەقام و بەستەیەک پێشکەش دەکرێت. بڕگەی یەکەمی بەرنامەکەیان هونەرمەند لوقمان سەلیم بە وتارێکی بە مەقامێکی سەفەر ڕۆحمان دەهەژێنێ با کاکە لوقمان سەلیم بفەرمێ. أي لنا كس يا خاك بسر روي بابا خجالت ماوم بناوي سرناوم لا لما خبانو من بهد اقرمو شكر وشيال محويتي قال دنيا خربان
نژدەی سەرپەرشتیاری مەراسیمی ڕێزلێنان سەڵایەوەکی گەرممان قوبوڵ فەرموو بە ناوی کۆمیتەی پارێزگای سلێمانی حیزبی شووعی کوردستانەوە پیرۆزبایی گەرممان پێشکەش بە هونەرمەندی گەورە و دەنجی ڕەسەنی گەلەکەمان مامۆستا کەریم کابان دەکەین بە بۆنەی ئەم ڕێزلێنانەوە کە بەڕاستی شایستەیەتی هەروەها حورمەت و تەقدیری زۆرمان هەیە بۆ هەموو خزمەتە وەنەرەیە کە پێشکەشی گەلەکەمانی کردووە لە هەمان کاتدا سپاسی و سپاسگوزار و دەستخۆشی شوێخورانی بەڕێز وەستا شەریفی چایشی دەکەین بۆ سازانی ئەم ڕێزلێنانە و نمونەیان زۆر بێ لەگەڵ ڕێز و سپاسماندا کۆمیتەی پارێزگای سلێمانی حیزبی شووعی کوردستان بەڕێزان ئێستاش هونەرمەند زاهیر جلال بە گۆرانی ئیشەبی شەوان بەشداریمان لەگەڵەکە با هونەرمەند کاک زاهیر جلال فەرموو جێی کابان بە خێرایی هەموو لایەکانەکەم دەستخۆشی لەو دەسانەشەکەم کە ئەم بەرنامەیە ساز کردووە بۆ هونەرمەندی گەورەی گەلەکەمان هونەرمەندی گەورەی شاری سلێمانی مامۆستا کەریم کابان دەستخۆشیتان لێکەم ومێدوارم ئەمە کاری بە هەمیشە بەردەوام لەسەری بۆ هونەرمەندی بەدەی شاعیر و وەرزشوانانەوە لە ژیانە ماوە دەستخۆشی لە خاوەن چاکخانە ژەهری کەسە چاکخانەی سلێمانی چاکخانەی خەڵکی سلێمانی خاوەنەکەشە خەڵکی سلێمانی بەڵام وەکو چاکخانە دەستخۆشیان لێکرد سوپاسیان دەکەیت بۆ شوێنە جۆرانە شکۆرانە خەجیرانی کە بارە سازداوی مەمنونیانن و خۆم بە بچووکە زانم لە حوزوری هونەرمەندی گەورە بەیادی هونەرمەندی کۆچبەردوو شەریف مامۆستا قادر کابان و وەرانی پێشکەش بێت بەوەی کەەوە هەمووانی کردێن شمی باشم
وەکو داوێکی شێت کەسان پێشبایی لە مامۆستای گەورە و خۆشەویست و دەرمەند مامۆستاکەی کابانەکەم هیوادار تەمەنی درێژ بێ و هەمیشە لە ناومانە هەردووکۆشێت و جۆمانە تەنها خۆشەکەی بێت ئەگەر تۆ دوو مەقامی خۆش لەگە جۆمانێ بێت لەمۆی بە ئینشەڵا تەمەنی درێژ بێ بۆمان
پێشویستووە کە تۆ پێی کرد لە بەفرە و چاوەکانی ئەو لاتا و منیش وتم هەر بۆ ئەوەی هەموو ساتێ لە حزوریا بتوێمەوە و ببڕبا و چەند حەز دەکەم کات بینم هەموو جەستەم بێ بەدەم و تێرما چ بکەم بەڵام ئازی زۆرە ترسم ڕۆژێدا بێ لە نێو هەموو ماچەکانتە خۆ من بکەم هەرگیز ئەو ڕۆژەم بیر ناچێ باڵە داوام گەیشتمەلات پڕ لە هەوری ماچ بوو گەروم تۆ بەدەست پاڵت پێوە نام وتت دوورکەوە بە ڕۆژوم میوانە بەڕێزەکان ئێستاش خەڵاتی ڕێزنانی چایخانی شەعب لەلایەن کاکە عومەر حەمەشەریفەوە با بفەرمێ بۆ دوایی ئەو خەڵاتەکەرە دەبەخشێتە کاکشێت بە کەسکە و تەقدیری بکە هیوادارم کاکشێت پێش خۆی ئامادە